مرۆڤ کاتە خۆشەویستانی لەدەستدەدا کە پارە چاوی کوێر بکە کە خەڵکانی نەفس نزم بێنە ژیانیەوە و بە ناوی چای و قاوە خواردنەوە بیبن لە خۆشەویستانیدا ببڕن ئەو کاتەی کە ناتوانێت ئیتر خۆگونجاندنێک دروست بکە کە نەخۆی بتوێنێتەوە لەواندا نە ئەوان بتوێنێتەوە لە خۆیدا. برادرێک هەیە با چندوو قسەی خێری بۆ بکەین بەشکم ژنێکی بۆ بێنین. ئەزانین چییە؟ بڕواتەوێ بەس بەغیلی بەو کوڕ ئازانی بووە بەم لەبەرەوەی کە سینگڵە. باشە هەسە باو سلام علیکم. پیاوی چا بە ژنێ بێنن کە سەیری تووەکەم سینگڵی وە ئازان نەقسێکم تایە. شتەکە هەروە نابێ ماڵە ئاوا بێ سەیرانێکی عایلی دیەکەیە ئەها مەلایەکی چیەکەین لێرە؟ هەفتەی دوو جارینە ئێرە ئەو قەبری میری برادەرمانە چی مرد؟ لە خەفەتی ژنەکەی مرد. باشە ئەی ئاکۆ چی لێ هاو؟ پێم نەوتی ژنەکەی هەڵی پێچا بۆ ئەوروپا لە ئیجێ ئاخنکا و داماوە؟ چیە؟ من ئاکۆڵێ بە گوێ منەکەی قەزنی کورد منە. ئەی ژنی کوێ بێنم؟ ئۆڵا ژنی درێژ بێنە.